باینتان باش سلااو لە ئێوەش بێتن دیارە لە پارچی سامی عەبدوڕەحمان لە پارچی گەورەی شاری هەولێر سێمین ڤیستیڤاڵی ڕاکردن و ڤیستیڤاڵی ژین دروستی لێرە بەڕێوە دەچێتن کە ژین دروستی مەبەستەوەی هەم ژینگە پاک ڕابژیر هەمیش تەندروستێکی باش و سەلامەت بۆ هاوڵاتیان هەبێتن ئەم ڤیستیڤاڵە ئامانجەکەی ئەوەیە لێرە یعنی ڕاکردنێک هەیە وا بڕیارە دوای دەداقەی دیکە ڕاکردنەکە بە بەشداری نزیکەی 1000 کەس بەڕێوەچێ دواتر ڕاکەران لێرە لە کۆتا خاڵ لێرە دەبێتن لێرە سەرجەم پشکنینە پزیشکەکانیان بۆ دەکرێتن بۆ ئەوی بزانین ئەم پشکنینی پزیشکیانە بە خۆڕاییە چۆنی ئەم ڤیستیڤاڵە چۆن دەکرێتن سەرپەرشتاری ئەو ڤیستیڤاڵەم لا دەبێتن کاکەجان سڵاو لێ بێتن ئەگەر پێمان بڵێ باز لەم ڤیستیڤاڵە بکە چەندەم ساڵە دەیکەنەوە ئەو ئەوانەی کە لێرە بەشدارن ئەو دکتۆران ئەو بابەتە پزیشکانە چین پێشکەش دەکرێتن. سڵاوتان لەبێت زۆر بەخێر بن ئێمە وەکو ڕێکخراوی گایت کە ئەمساڵ هەستاوین بە ئەنجامدانی ڕاکردن و ڤیستیڤاڵی ژین دروستی کە بۆ سێمین ساڵە ئێمە ئەم ڕاکردن و ڤیستیڤاڵەمان کردووە کە ساڵانە زیاتر لە هەزاران کەس بەشداری لە ڕاکردن و ڤیستیڤاڵەکەمان دەکاتن. ئێمە هەموو ساڵ لە ڕاکردنەکە ئێستا ئەمساڵ لە دەرگای مووسڵ دەستمان پێ کردووە کە ماوەی ڕاکردنەکە 2 بۆ 3 کیلۆمەترێک دەبێت کە لە کۆتایی پێدێنین لە دەرگای گوندی ئینگلیزی. دوای ئەوە ئێمە خەڵات بەسەر ئەوانەی کە بوون بە براوە لە ڕاکردن و ڤیستیڤاڵی ژین دروستی خەڵاتیان پێشکەش دەکرێت لە یەکەم تا دێمەکە. دوای ئێمە ئفتتاح بە ڤیستیڤاڵەکەمان دەکەین کە لە ڤیستیڤاڵەکەش ئێمە چەندان خزمەتگوزاریمان هەیە کە خزمەتگوزارەکان زیاتر بۆ تەندروستی و هەموو شتێکش لێرەکانە ئەمڕۆ بەبێ بەرامبەرە ئەمە خزمەتگوزاریەکان پشکنینی گشتیمان هەیە کە بۆ سەرجەم ئەو کەسانی کە دەیانەوێت ڕێنمایی تەندروستیان پێ بدرێتن لێرەکانە ئێمە هەزاران ڕۆشوری ڕێنمایی تەندروستی بە بەشداربوانی ڕاکردن و ڤیستیڤاڵی ژین دروستی دەدرێتن و جگەلەوە ئێمە پشکنینی گشتی پشکنینی تاقیگەی خوێن بۆ هەموو ئەو کەسانی کە لە بەشدارن لە ڕاکردن و ڤیستیڤاڵی ژین دروستی بۆیان دەکرێت. ئەمە چەند ستان لێرە ئامادە دەبێتن و ینی هەیە لێرە ئەوەی کە دەبین دەستاندێکی گەلێک زۆرە بەڵام ڕێژەکەی چەندە و هەمووشی بە خۆڕاییە زیاتر لە 30 ستان لێرەکانە بەشداریان کردووە بەڵێ ئەوەی کە ئەمڕۆ لێرەکانە بوونی هەیە هەموو شتێک بەبێ بەرامبەر دەدرێت بە هاونیشتیمانیان. سەرپەرشتاری ئەم ڤیستیڤاڵە سوپاس دەکەم سانە کۆ سەر نازانم دەرفەت دەبێ یانە بچمە لای ئەم بە ڕێزانەش بزانین چ خزمەتگوزاریەک پێشکەش دەکەن خاتم سڵاو لێ بێت پێیان بڵێ ئێمە ئێوە خەریکی چین چ خزمەتگوزارێک پێشکەش بۆ کەسان دەکەن لە ڕاکردنە بەشدار دەبن و ئەوانەی تەنێ لە ڕاکردنەکە بەشدار دەبن خزمەتگوزاری دەبێت یا کەسانە وەکو ئێمەمانن کەسی ئاسایش دەتوانێت ئەم پشکینانە ئەنجامدا. سەرتا بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم ئێمە وەکو قوتابیانی پەیمانگەی CMC بە پشتیوانی نەخۆشخانەی CMC لێرە هەستاینە بەکردنی چەندچالەکێکی تەندروستی لەو بەشداربوانی کەمڕۆ لە فستیڤالەکە بەشداریان کردیا پشکنینەکە وەکو پشکنینی شەکرەی خوێنە پستانی خوێن و هەروەها لێدانی دڵە چەندی چالاکی تریشمان هەیە نەک تەنها بۆ بەشداربوان یعنی هەر کەسێک دەتوانێت بێ لێرە ئەو پشکنیانە ئەنجام بدا و هەروەها بروشورێکمان هەیە کە دەتوانین بدەینە بەشداربوان و تریپشکمان هەیە تریپشکان بۆ دەکەین دەتوانین فەحسی عامیان لێ بکەین لە نەخۆشخانەکەمان. پشکنینی چ بۆ دەکرێت؟ ئێستاوە پستانی ینی بڵەت پرێژەرە پستانی خوێنیان بۆ دەکەین وەروە شەکرەمان هەیە وەروە لێدانی دڵمان هەیە بۆ بەژاروانی کە لە مارەسۆنەکەی بەشداری دەبن پاش مارەسۆنەکەی ئەمە ئەو پشکنیانیان لەوە ئەنجام دەدەین. دەستان ساغوی دەستان خۆشوی سوپاسان دەکەم. بەڵێ سەنا کۆسەریانی وەکو میوانەکەشم ئاماژەی بەوەدا ینی لێرە زیاتر لە ستاندی پزیشکی لێرە ئامادە دەبێت بەشێک لە خوێنکارانی بەشە پزیشکیان لێرە ئامادە دەبن ئەو کەسانێک کە لە ڕاکردنەکە بەشدار دەبن دوای ڕاکردنەکە کە ئێرە خاڵی کۆتایی ڕاکردنەکە سەرجەم پشکنین و تاقیگە پزیشکەکانیان بە خۆڕایی ئەنجام دەدرێت.